کەم ئاوی لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری کێشەیەکی درێژخایەنەوە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو بەردەوام بووە. بە تایبەت لەگەڵ هاتنی وەرزی هاویندا کێشەکە قوڵتر دەبێتەوە. لە ئێستاشدا بەهۆی فراوانبوونی قەزاکە و زیادبوونی ژماری دانیشتوان کێشەکە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵقشاندایە. بە جۆرێک سەری پێدانی یاوی ماڵان لە نێوان 10 ڕۆژ تا 15 ڕۆژ جارێکدایە. هەر ئەمە ژمارەیەک لە کەسایەتی و چالاک و ڕۆشنبیرانی شارەکە هێناوەتە دەنگ و لا بەیاننامەیەکیاندا کە ئاراستەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کراوە داوای چارەسەری کێشەی کەمئاوی سنوورەکەیان دەکەن. بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی یاداشتی ناڕەزایی، ئێوە لە کاتی خۆی ئەم ناوچەیەتان ناونا پایتەختی شەیدان و ئەنفالکراوان یەکەم ناونانەکەتان لە شوێنی خۆیدایە، بۆیە مامەڵەی ئەنفالکراوەکان لەگەڵ خەڵکی ناوچەکە و کەسوکاری قوربانیەکاندا دەکەن بەوەی کە دەتانەوێت ناوچەکەیان بکەن بە بیابان و خۆشیان لە برسێتی و تیونەتیدا بخنچێنن. هەر بۆی شەناتانەوێت پرۆژەی ئاوی گۆپتە پەچەمچەماڵ جێبەجێ بکەن کە پارەکەی تەرخان کرا و دواتر خورا. سەرنج لە ماوەی هەفتەیەکدا وەڵامی جدیمان دەست نەکەوێت بۆ ئەم داواکاریانە بە پێچەوانەوە کاردانەوەی ترمانە بێت. هاوڵاتیەکیش دەڵێت لە بری پێدانی مۆڵەتی لێدانی بیر دەبوایە ئیدارەی قەزای چەمچەماڵ بیری لە بڕینی زیادەڕۆیی سەربۆریەکانی ئاو بکردایەتەوە کە تا ڕادەیەک بەشێک لە گرفتی کەماوی ناوچەکە چارەسەر دەکات. لێپرسراوی فەرمانگەیاوی چەمچەماڵیش باس لەوە دەکات بە هۆی شکانی بۆرێکان لەلایەک و زیادەڕۆیی لەلایەکی دیکەوە ماوەی 48 کاتژمێر زیاترە هیچ بڕە ئاویەک نەگەیشتووەتە ئەمبارەکانی ئاوی سنوورەکە. بەداخەوە پایتەختی شەیدان و ئەنفالکراو لە چەمچەماڵ بێ ئاو و توینێتی ئاو دەکێشێت. لە ماوەی 8 ڕۆژە تا 10 ڕۆژ ئای خواردنەوە دەگا بە هاوڵاتیانەیە ماوەکو خۆمەکۆ هاوڵاتێک ماوەی 9 ڕۆژە ئای خواردنەوە پێ نەگەشتەوە 3 کاتژمێر 4 کاتژمێر ئاو دەکاتەوە 2 کاتژمێری دە کاتژمێرێکیشی نایە لەبەر ئاوەکە لاوازە. قایمقامی چەمچەماڵ لە بیری ئێوەی چارەسەری کێشەی ئای بۆڕی هێڵی سلێمانی چەمچەماڵ بکات یان ئای پرۆژای گۆتە بە چەمچەماڵ جێبەجێکە بە هاوڵاتیانە لە ماوەی مانگێک بیر لێدەن ئەم بیر لێدانە هاوڵاتیان پارێنێ $2000 بدەنە حەقی بیرە. بەڕاستی لەم کاتەتە ئاوی چەمچەماڵ سفرە. هیچ کەمێتێکی ئاو ناگاتە چەمچەماڵ لە سلێمانی و ئەو کەمێتێژ ئەگا لە دۆڵی بازان و لەو منتقا کۆتایی پێدێ و بە هیچ شێوەیە ئاو ناگاتە چەمچەماڵ. حالێن لەم هۆکار نسبەتی ئاوەکە کە بۆمان ئەدرێن کەمە ئەمە دوو تەجاوزێکی زۆریش لە دۆڵی بازیانە ڕوویدا و ئاو سەر ناکەوێت بۆ تەنکینە و فەرماندەی و بێت بۆ شۆش و بۆ چەمچەماڵ. بە گوێرەی زانیاریەکانی پەیام لە ئێستا و ڕابردوودا چەندین کۆمپانیای ناوخۆیی و بیانی ئامادەیان نیشانداوە بە قیستی درێژخایەن پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ جێبەجێ بکەن کە تاکە ڕێگای چارەسەری کێشەی کەماوی سنوورەکەیە. بەڵام حکوومەت و لانە پەیوەندیدارەکان هەر جارە و بە بیانوێک نایانەوێت پرۆژەکە جێبەجێ بکرێت. چالاکانی شارەکەش پێیان وایە ئەم بێباکیە دووبارە جینۆساید و ئەنفالکردنی دانیشتوانی سنوورەکەیە کە نازناوی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوانی پێدراوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.